بەڵێ سنوورم کاتت باش دیارە هێزەکانی بێلاروس و گروپی ڤاگنەر لەسەر سنووری بێلاروس پۆڵەندا لەوێ ماوەیەکی زۆرە خەریکی ڕاهێنانن و لەم کۆتاییەشدا پوتین ڕایگەیاندووە کە هەر هێرشێک بۆ سەر بێلاروس ئەوە هێرشە بۆ سەر رووسیا. دوێنێش وەزیری بەرگری پۆڵەندا ڕایگەیاندووە کە زیاتر لە 1000 سەربازیان بەرەو سنووری ڕۆژهەڵاتی وڵاتەکەیان کە دەکەوێتە سنووری بێلاروسەوە بۆ ئەوێ بەڕێ کردووە بە پێی میدیاکانی پۆڵەنداش زیاتر لە 200 تانک و زرێپۆش هەر بۆ هەمان سنوور بەڕێکراون. بێگومان بوونی ئەو گروپە لە سنووری بێلاروس واتە گروپی ڤاگنەر مەترسیەکی گەورەیە لەبەرەوەی کە سەرکردەکانی ئەو گروپە ڕایانگەیاندووە کە ئامادەن تاوەکو وەرشۆڤ واتە وەرشۆی پایتەختی پۆڵەندا بڕۆن. ئەمەش مەترسیەک و هەڕەشەیەکە بۆ ئەوەی کە پۆڵەندا لە خۆی بترسێت. جوڵەکردنی ئەو هێزانە بۆ ئەو سنوورە بە گوێرەی میدیاکانی پۆڵەندا مەترسیەکە بۆ سەر ئەو وڵاتە و خەڵکی ناوچەکەشی تا ڕادەیەک نیگەران کردووە بۆ پارێزگاری لە خەڵکی ئەو ناوچەیە و هێورکردنەوەی تا ڕادەیەک خەڵکەکەش. پۆڵەندا ڕایگەیاندووە کە زیاتر لە چەند حوتوی ڕابردوودا زیاتر لە 500 پۆلیسی ڕەوانەی ئەو ناوچەیە کردووە. ڕووداوەکان سنوور کەمێک خێران بە تایبەتی لە سنوورەکانی سکاندیناڤیا و لە سنووری پۆڵەندا ئۆکراینە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراینە هەروەک خۆتان دەزانن بەردەوامە ئەو شەڕە کۆتایی پێ نەهاتووە. لە هەموو بوارێکەوە لەو سنوورانەدا تا ڕادەیەک بارودۆخە نیزامیەکان هێرشەکان بۆ سەر ئۆکراینە هەروە بەردەوامن. ئەمەش نیگەرانی بۆ وڵاتانی دەوروبەر دروست کردووە. دەستخۆش ئاوارە هەورامی ڕاستەوخۆ لە ستۆکۆڵمەوە لەگەڵم بووی. دەستخۆش.